قسەکت هەیە لەسەر ڕەزیلەکان؟ قسەی من لەسەر ڕەزیلیەوەیە، ڕەزیلی باش نییە. بەشەریش نابی یعنی زۆر ڕەزیل بیان زۆر سەقیش بی مێلان بی باشە، چکە لە بۆیە تو ئێستا هەندێک شتێ مەسەلەن دەچێ مەدعەمەک جێیەکی 50,000 دەچی دادەنیشەوە گوناحە. ئەو 50,000 بە خواردنەی چاک دەلەگە مارێ بخۆی باشترە، بەس ڕەزیلی بەشەر ڕەزیل باش نییە. یعنی نابی زۆر سەخیش بی. ئەو 50,000 کە بەتەنەیە کەس دەیخوا پێی دەگوترێ زیادە ئیسراف. ئەوە خوش لەگەرەوەی نییە خوش پێی ناکات. بەس ڕەزیلیش چنیە هەیە ئەمە زەلامە دەیناسینە لێرە یعنی بابی تلیار نێرە. مندارەکەی ئاشە گەنجەچیەوەیە و بەجادەی دێ و دەڕوا و یعنی مەرعەبایەکەی بە تۆ بزیە لۆ بخۆی پێوەما دینە بۆ سە سافیە بابی نەی خواردێ لۆی بەجێشت و ئەو لە خۆی سافی چتە دوێ و باش ئامۆزە ئەو بابە نازانی ڕۆژێک دادێ پارەکەی خۆی کەمایە نایخوات و کەسی دیکە دەیخوا؟ نازانی ئەگە بیزانی بە وایە ئەو بە حیسابی خۆی 300 سار دەژی بە حیسابی خۆی ئەوە ینی دەرێ هەر بابێ سەرف نییە بڕۆکنی پێچی برێ 2000 دێ پێچی بگیرێ برێ وەڵڵە هەر نانم نەخواردێشتەکەم دێ ئی دەورەمەندی عادەتی ئەوەیە ئەو دەورەمەندی باشی شەیە خێریش دەکات هەیە بەس خراپەکەی زۆرترە ڕەزیلی هەر وەک خۆرەیە ئەوەی یعنی چەند دەورەمەند بی کوبرێ ڕەزیلتر دەبی بەشەر ئارێ وەڵڵە لە چتەچی ڕەزیلاتی دەکەی؟ وەڵڵایە من لە هیچ ناکەم لەخوای بە زیاد ینی بەس زیادە مەسروفیش لە هیچ ناکەم یعنی بای خۆم ینی وەسەتی لەخوای بە زیاد بی بەڕاشکاوی کەس پێی گوتی ڕەزیل؟ نا چکەمە سرف دەکەین ئەمە هیچمان لە جادەیە ڕۆژێ 20 دەکەین 20 دەکەین دەیەکی دەخۆین و ئەوی دیش دەکەین لۆ مارێ خێزانداری؟ نا ئینشاءڵڵا دەبیتە قسمەتت کفن بەرچی هەیە؟ ناوەڵە نیتی بەس دیارە لە کنەوان هەیە دیارە لە کنەوان هەیە ینی خۆی دانا 300 ساڵ بژیتن و ئەو پارێش هەر زۆر زیاد هەر بە هەبی و تۆ خلاص باشە ڕەزیلی نەخۆشیە یاخود مەسەلەن دەرونیە شتێکی دەرونیە؟ نا فێربوونە فێربوونەوە ینی کو لۆیان مایتەوە سەبر لۆیان مایتەوە یەک بەیەک